تاوانی کوشتنی خەڵکی زاهدان فەرامۆش ناکرێت. پشتیوانی خەڵکی ئۆستانی سیستان و بەلوچستان لە بزوتنەوەی سەرتاسەری خەڵکی ئێران لەلایەن هێزە سەرکوتگەرەکانەوە غەڵتانی خوێن کرا. ڕۆژی هەینی هەشتی ڕەزبەر خەڵکی زاهدان بۆ ناڕزایەتی دەربڕین بەرامبەر بە دەستدرێژیکردنە سەر کچێکی تەمەن 15 ساڵی بەلوچ لەلایەن بەرپرسی پۆلیسی چابەهارەوە هاوکات لەگەڵ ڕاپەڕینی سەرتاسەری هاتنە سەر شەقام. ڕێپێوانی ئەوان دادخوازانە و ئاشتیانە بوو، بەڵام هێزە چەکدارەکانی جێگیر لە بنکەی پۆلیسی شانزەی زاهدان ئەو ڕێپێوانە ناڕزایەتیان غەڵتانی خوێن کرد. بەپێ ئەو زانیاریانێ کە چالەکانی ئەم ناوچەیە بڵاویان کردوێتەوە لەم هێرشە جنایەتکارانەیەدا 58 کەس گیانیان لەدەستاوە و دەیان کەسیش بریندار بوون. ئێران بە ژان و برکەوە دەناڵێ و ڕۆژنیە لە گۆشەکی ئەم وڵاتە تاوانێک ئەنجام نەدرێت. راپۆرتە بڵاوکراوەکان و وێنەکانی خۆپشاندانی ئەم دوایەی شارەکانی ئێران ئاماژە بەوە دەکەن کە هێزە نظامیەکان و هێزە تایبەتەکان بۆ هێنان و بردننی سەربازەکان و گواستنەوەی دەست بەسەرکراوان بۆ بەندیخانە ئۆتۆمۆبیلی فریاکەوتن بەکاردەهێنن. لە بەشێک لەو وێنانەدا ئەو ئۆتۆمۆبیلانەی تابلۆی ئامبولانسیان لەسرە، تابلۆی سەربازیان لەسەرداناون یان تابلۆکانیان لێکراوەتەوە. لە چەند حاڵەتێکدا هێزە ئەمنیەکان لە ناو ئامبولانسەوە تەقە لە خەڵکی ناڕازی دەکەن. وەزیری تەندروستی ئێران 4 ڕۆژ لەمەوبەر بە شێوەیەکی ناڕاستەوخۆ ئەم شێوازە نامرۆڤانەیە پیشڕاست کردەوە و ڕایگەیاند کە زیاتر لە 7 ئامبولانس لەلایەن خۆپیشاندەرانەوە لە ناو چوون و ئەگەری زۆرە ئەم ژمارەیە زیاد بکات. ڕەنگە کۆماری ئیسلامی یەکێک بێت لەو بەدەگمەن حکوومەتانەی جیهان کە بۆ سەرکوتکردنی خۆپیشاندەران ئامبولانس و ئۆتۆمۆبیلی ئاگرکوژێنەوە بۆ بڵاوە پێکردنی جەماوەر بەکاردەهێنێ و هەروەها لە جەرسەقیل بۆ لە سێدارەدانی خەڵک و لە ئامێری بڕینەوەی ئاسن بۆ پەڕاندنی پەنجەی زیندانیان کەڵک وەردەگرێت. خەڵکی ناڕازی لە هەر 4 گۆشەی ئێران خوازیاری گۆڕینی ڕژیم و دابینکردنی ئازادی و دادپەروەرین. وەڵامی ڕژیم وەک 4 دەی ڕابردوو بریتیە لە چاوانی بەربڵاو لە کوردستان و سیستان و بەلوچستان و هەروەها سەرکوت و تیرۆری تۆند لە باقی ناوچەکانی ئێران. هەزاران کەس دەست بەسەر و زیندانی کراون بە جۆرێکە زیندانەکانی ڕژیم توانایی قبولکردنی هەزاران ناڕازی سیاسیان نەماوە و هەواڵەکان باز لە ئازادکردنی چەقۆکێش و بکوژان و سزادراوانی دادگا ئاساییەکان لە بەندیخانە و جێگرەوەیان بە خۆپیشاندەرانی سیاسی دەکەن. بەڵام دۆخەکە لەوە گوزەراوەکە ئەم جۆرە کردانە بتوانن ڕژیمی ئیسلامی لەو چارەنووسە حەتمیە ڕزگار بکەن کە چاوەڕێ دەکات. ماوەی 3 هەفتەیەکە خامنەئی و 9 ملیۆن مەلا و فەقی خۆیان لە خەڵک دەشارنەوە. بەکرێگیرا و وتەبێژانی حکوومەت دەرناکەون و چیتر باس لە هەناردەکردنی شۆڕیشی ئیسلامی ناکەن. تەوەری سەرەکی وتوێژەکانیان هاندان و بەخشینی ورەیە بە هێزە سەرکوتگەرەکان و پێیان دەڵێن کە حکوومەت ناڕوخێت. ڕێژەی واسهێنان و دوورکەوتنەوە لە ڕیزی هێزە سەرکوتگەرەکان زیادی کردووە و ورەیان لە بەرامبەر ئێرادەی لێبڕاوانەی جەماوەری ملیۆنیدا تا دێت لاواستر و تووشی ڕاڕایی زیاتر دەبن. درێژەی یەکڕێزی و خەباتی خەڵک، فراوانبوونی مانگرتنەکان و بەتایبەتی تەشەنەسەندنی بۆ ناوەندە کرێکاریەکان، فەرمانگە حکومیەکان و ناوەندەکانی پەروەردە، زەمینە و ئیمکانی ڕووخان و کۆتایی هێنان بە دەسەڵاتی ڕژیمی ئیسلامی فراهەم کردووە. خەریکە لاپەڕێکی نوێ لە مێژووی ئیران هەڵدەدرێتەوە. ڕۆژ و مانگە چارەنووسسازەکانی دژ بە کۆماری ئیسلامی لە پێشە. عەزم و ئێرادەی بەهێزی جەماوەر مژدەبەخشی ڕۆژانێکی باشترە. عەزم و ئێرادەی بەهێزی جەماوەر مژدەبەخشی ڕۆژانێکی باشترە بۆ گەیشتن بە ئازادی و یەکسانی و ئەمنیەت و ئاسوودەیی لەم کۆمەڵگەیەدا.